لە بەردەم دادگاکانن دەنگی ناڕزایەتی خۆیان بەرزەکەنەوە داوای ئەوە. زۆر سپاسی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و گەرمیانەکەم وە بە تایبەتی ڕۆژنامەنووسان و چالاکوان و هەروە کەسانی سیاسی و پەرلەمانتاران و هەروە کەسانی بەرپرس بەشێکی بەرچاو لەوانە کە پشتیوان و هاوکارمان بوون دوێنێ لەوەی بەرامبەر بە ڕادیۆی دەنگ و بەرامبەر بە ئازادی ڕۆژنامەوانی ڕوویدا. لە ڕاستیە ئێمە وەکو ڕۆژنامەنووس وەکو هەموو توێژێکی تر معرەزین بۆی هەڵە بکەین معرەزین بۆی کە پێشێلکاری بکەین و بۆ معالەجەکردنی ئەو هەڵەوکەم و کورتیانش یاسایەکەی کە ناوی یاسای کاری ڕۆژنامەوانیە. بەڵام بەداخەوە دوێنێ دادوەری دادگای کەتنی کەلار بەڕێز حاکم نازم بە شێوەیەکی زۆر فوجایی بڕیاری ڕاگررتنی ئێمەی دەرکرد هەتا ڕۆژی دادگایکردمان لە ڕۆژی دووشەممە کە بڕیارێکی زۆر نابەجێ بوو بەڕای ئێمە چونکە ئێمە بە گوێرەی یاسای ڕۆژنامەوانی پێویستە دادگای بکرێن و هیچ پێویست بۆ ناکە کە من ڕابگیرێم. ئێمە ئەو کەیسی ساڵی 2015 ئەوە 6 جەلسەی دادگای کەتن هەیە و 3 جەلسەی دادگای لێکۆڵینەوە هەبوو هی لە هیچیانە ڕانەگیراوین و هەڵ نەهاتوین و هیچ مەترسیەک لەسەر ئەوە نییە کە نینەوە دووبارە. نازانم بە چ پاساوێکی عجیب و غەریب دادوەر ئەم بڕیارەی دەرکرد بۆ تەوقیفکردنمان. بەڵام ئەوەی کە مای دڵخۆشی و هەروەها مای فەخر و شانازیە بۆ ئێمە بۆ تەواوی ڕۆژنامەنووسانیش ئەوەیە کە خەڵکانی ئازادی خوا زۆرن کە شکر ئەگەر دەسەڵات بە هەر سێپایەکەی و گەندەڵی و سەرپێچی وەروە ناڕێکی کێبێ خەڵکەکە هۆشیارە و دێتە دەنگوەلەی بێدەنگ نابێ. هەر ئەوە شوای کردکەوە ئەو دادوەرە ناچار بکاشە و بە بڕیارەکە بچێتەوە بیگۆڕێ بۆ ئازادکردمان بە کەفالەت کە پێمان وایە ئەو بڕیارە دروستەکەیە و ئێمە لێرەوە ڕایەگەێنین کە ئەم جۆرە مزایقاتانەی کە ماوەی بە تایبەتی مانگێک زیاتر لە گەرمیانە بەرامبەر بە ڕۆژنامەنووسانەکرێ تا ئێستا بەرامبەر بە 4 ڕۆژنامەنووس وەروە بە 3 دەستگای ڕاگەیاندن کراوە بەڕاستی شتێکی زۆر نابەجێیە بە پەیامێکی خراپی ێزانین و هۆشداریە دەینە دەسەڵات بە تایبەتی دەسەڵاتی دادوەری چیتر مای قبولکردن نیە ئەو بێسەروبەری لەم فەزایە هەیە کە ناوی دەسەڵاتی دادوەریە. ئەم مەزاجێت و هەرکێ بۆ خۆی کارکردنا شتێکی زۆر خراپە پێش هەموو کەسێک زیان بە ئەو بوارە بۆ دەسەڵاتە ئەگەێنێ و خودی دادوەرانیش لێی بەرپرسن تەنانەت کار بۆ گەشتۆ دادوەران خۆیان بە ئاشکرا بمانەگرن و دێنە سەرجادا. ئەمە حاڵەتێکە بەڕاستی پێویستی هەڵوەسە لە سەرکردنە و پێویستی بۆەیە کە دیزە بە دەرخۆنە نەکرێ و بە جددی و بەوردی ئیشی لەسەر بکرێت.